سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو ئەوانەی کە بەشدار بوون، هەموو ئەوانەی کە لە خەمی خۆیانن و هەوڵەیەن کە خۆیان بەرەو باشتر برن و ژیانی خۆیان بگۆڕن. من بەشدار بووم لە خولەکە، ئەتوانم بڵێم لە خولێکا بەشدار بووم کە خولی گۆڕانکاری ژیانە، نەک خولی باشکردنی یادگا. گرنگترین شت کە لە منە ڕوویدا بێ گۆڕانکاریکردنی منە لە سعیکردنا بوو. تاکە ئامانجی من کە بەشدار بووم ئەوە بوو کە ئەمەویست لە کاتێکی کەمە سعیەکی باش بکەم و دەرەجەیەکی باش بەدەستبێنم. ناخۆشترین شت بۆ من لە پۆل 11 بووم کە نیوەی ساڵەکەی تەواوی هەڵی خۆمیە، ڕۆژانە 12 ساعت سعیمە کرد، چاوەڕێی دەرەجەیەکی زۆر باش بووم، بەڵام 88 بواتەوە لە کاتێکا بەقەدەر سعیەکەی من زۆر کەم بوو. لەو کاتەوە بێئومێدی ڕووی لە من کرد و وتم کە ئیتر ئاستی من لە 80 ناچێتە سەرەوە، ئەسڵاً من ئیتر بۆ 90 نابم، ئەسڵاً من کەسێک نیم کە زیرەک بم. عنی وازشم لەوە هێنا کە باش مشتی خۆم باش بکەم، سعی باش بکەم، لە پۆلی 12 سعیەکی ئەوتۆم نەکرد، هەر وازم لە سعیکردنەوە شتێک هێنابوو. الحەمدولیلا لە ماوەی ئەم 3 مانگەیە ئەو شتانی کە بینیومە هەموو ئەو گۆڕانکاری، هەموو ئەو فکرانی کە لە مێشکما بوو هەمووی سڕیەوە. لە سەرەتا کە بەشدار بووم پێم وابوو کە ڕاهێنانەکانم هەر هەموویە کرد، بەڵام قەناعەتیشم پێ هەبوو، بەڵام نەم ئەزانی من بۆچی ئەم ڕاهێنانە ناکەم و ئامانجی من چییە، بۆچی ئەمەوێت کە مێشکم وا باش بێ، بۆچی وابم ڕاهێنانەکان مەکرد، بەڵام نەمەزانی کە بۆچی وایە. الحەمدولیلا دوای نزیکی 2 مانگ کە هیچ گۆڕانکاریێکم نەبینی بوو لەگەڵ مامۆستاکانە قسەم کرد، هێنایانە قەناعەتێک کە ئیتر من تەواو ئەوێ باش بووم. ئەوانە لە مانگی دووەمەوە، یعنی لە ماوەی 1 مانگە هەر ڕۆژێ ڕاهێنانێکم کرد بێ من بربەستێکم بڕیوە الحەمدولیلا. طبعا هەموو ئەمانە هەوڵ و ماندووبوونی مامۆستاکانە. ئەوەتە کادیمی خزمەتێک ئەکەن کە ئەتوانم بڵێم لە هەموو کوردستان ئەو شتە نابینینەوە. مامۆستاکانمان ئەوەندە خەمخۆرن بۆمان کە نازانم لە هیچ شوێنێکا من ئەمەم نەبینیوە، ئەوەندە دڵسۆزن بۆمان. من ڕۆژێک ئەگەر بووم تا ڕاهێنانم نەکردووە لە خۆم تەریقە بوومەوە، ئەمە چۆن ئەتوانم دڵی مامۆستاکانم بشکێنم، هەستمە کرد دڵیان لەگەڵ ڕوحی ئێمە تێکەڵ بووە، نایەنەوێ ئەمە ڕۆژێکمانە دەست دەربچێ، ئەوەندە لەگەڵمانە تێکەڵ بوون. زۆر شت هەن کە ئەمێ باس بکەم، طبعا بەم 2-3 دقیقە قسەکردنی من ناتوانم حەقی هیچ شتێک بدەم و هەموو ئەو ڕیکلامانەیە کە ئەکرێت تەنانەت حەقی 1 دقەی هینەکە نادەن، حەقی 1 دقەی خولەکە نادەن، تەنها قسەکردنە تاوەکو نەیتە ناو بابەتەکەوە نازانن کە چ سوودێک و چ ئیسفادەیەک لەم خولە ئەکەن. کۆتا پەیامی من بۆ هەموو ئەوانەی کە بەشدارن و هەموو ئەوانەی کە گویان لە دەنگی منە، ئیتر کاتی خۆتان بە فیڕۆ مەدەن لەوەی کە سعیەکی زۆر بکەن، لەوەی کە کاتێکی زۆر بە شتێکی کەمەوە بەسەر برن، هەوڵ بەن ژیانتان بگۆڕن، هەنگاو بنێن بۆی کە گۆڕانکاری لە ژیانتانە ڕووبدات. و بۆ دایک و باوکانیش ئەڵێم کە ئیتر ژیانی ماڵەکانتان لە سعیکردن و لە خوێندنە مەفەوتێنن، وا بکەن کە لە کاتێکە خەریکی چەند شتێک بۆی کە ژیانی خۆیان بدۆزنەوە، بۆی کە بەهرەی خۆیان بدۆزنەوە، خۆیان دۆزنەوە لە کارێکە ئیتر خۆیان بەشتی بێمانە و بێسوودەوە سەرقاڵ نەکەن. سوپاس بۆ هەمووتان، سوپاس بۆ گوێگرتنتان، خۆشحاڵ بووم کە بەشدار بووم لەگەڵتانە. ئاوات ئەکادیمی، گەورەترین ئەکادیمیای ئۆنلاینی کوردی، زۆرترین فێربوون لە کەمترین کاتدا. مێشکت چالاک بکە.